ئازەوە دەکەین کە پرسی سازانی نیشتیمانی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانی کە لە پێش ئەنجامدانی هەڵبژاردن با بڵێن گرنگی هەیە و ئێستا بەشێک لە لایەنە سیاسیەکان یاخود زۆرینەی لایەنە سیاسیەکان لەگەڵ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردندان بە پێچەوانەشەوە بەشێکی دیکە دەیانەوێت یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە و هاوکات باسەوە دەکرێت کە لە پەرلەمانی کوردستان هەتا پێش ئەوەی لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرسە ڕێ نەکەون و پێویست بە کۆبوونەوە ناکات تایبەت بە گرنگی سازانی نیشتیمانی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە با بڵێن پێش ئەنجامدانی هەڵبژاردندان وەروە گرنگیەکەشی بۆ مافی هاوڵاتیان لە چیدا زۆر بەڕێز لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆن یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە میوانی ئەم بابەتە دەبن. کاک لوقمان سڵاوت لێبێ. دەستپێکی پرسیارەکانم دەمەوێت لەوەوە بێت گرنگی هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن لە چیدایە و تا چەندە گرنگە تایبەت بەم پرسە لایەنە سیاسیەکان ڕێککەوتنیان هەبێت. بەڵێ سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی ئازیز بەیانی هەموو لایەک باش بێگومان ئەم پرسی هەڵبژاردن کە پرسێکە پەیوەندی بە تەواوی لایەنە سیاسیەکان و تەواوی خەڵکی کوردستانەوە هەیە چونکە ئەمە ئایندەی سیاسی هەرێمی کوردستان دیارەکە و پەیوەندیدارە بە ئایندەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و پەیوەندیدارە بە ژیان و گوزەران و خزمەتگوزاری گشتی هاوڵاتیان. بۆیە ئەم پرسێکی تەواو نیشتیمانی و ڕەهەندی سیاسی هەیە و پێویستەکە کە سازانی نیشتیمانی لەسەردا بکرێت وەکو عورفێکی سیاسیش لە هەرێمی کوردستان و تەنانەت لە عێراقیشدا هەموو ئەو پرسانی کە ڕەهەندی نیشتیمانی و سیاسیان هەیە بە تەوافق و بە سازانی هێزە سیاسیەکان تێپەڕێنراوە. بۆیە ئەم یاسایە کە یاسای پەرلەمانی کوردستانی ژمارەیەکی ساڵی 1992 30 ساڵ بەر لە ئێستا ئەم یاسایە دەرچووە. لە مدەی ئەم 30 ساڵەدا 5 خولی پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بەم یاسایە کردووە و تاکو ئێستا گۆڕانکاریەکی جەوهەری لە یاسای هەڵبژاردن نەکراوە. بۆیە بەپێی ئەم گۆڕانکاریانی کە ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان ڕووەدا و بەپێی ئەو پێشکەوتنە کۆمەڵایەتی و سیاسی و دیموکراسیی کۆمەڵگەی کوردی هەیەی ئەم یاسایە لەگەڵ هەلومەرجی ئێستادا ناگونجێ و پێویستی بێ لە جەوهەری یاسایەکەدا هەموار بکرێتەوە و هەموو کوردستان بە یەک بازنە لەم یاسایە دیاری کراوە. سیستەمی یەک بازنە شەتوانم بڵێم لە وڵاتاندا کاری پێ ناکرێ. ئەگەر وڵاتانی دەوروبەر و ڕۆژهەڵاتی شوەر بگرین تەنها لە ئیسرائیل کار بە سیستەمی یەک بازنەی ئەکرێ. بۆیە سیستەمی یەک بازنەی کۆتایی هاتووە و ئەمە عەدالەت لە نێوان پارێزگاکان دروست ناکە واکە کە شارێک لەسەر حیسابی شارێکتر ناوچەیەک لەسەر حیسابی ناوچەیەکتر نوێنەر بنێرێتە پەرلەمان. بۆیە بۆ دەستەبەرکردنی دادپەروەری لە نێوان شار و شارۆچکەکان و زەمینە سازاندنی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد وا پێویستەکە کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە. بەڵێ کاک لوقمان وەک خۆشە پێشتر باست لەوە کرد کە پرسی سازان بازەوە کرێت کە پرسی یاسای هەڵبژاردن پرسێکی نیشتیمانیە و ئەگەر بێت و یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە و تۆماری دەنگدران پاک نەکرێتەوە و سازانیش نەکرێت ڕەنگە هەڵبژاردن نەکرێت. ئەمە تا چەند دێتە ئاراوە کە سازان بکرێت تا چەند لایەنەکان ئەگەر ئەوەی هەیە ڕێک بکەون و سازان بکەن لەسەرەوەی ئەم بابەتانە جێبەجێ بکرێن. بەڵێ طبعاً ئێمە سێ ڕێکەوتن هەیە لەسەر پرسی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی باڵایی سەربەخوا هەڵبژاردنەکان و ڕاپرسی و دەستور. ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەوەی کە پرسی هەمواری یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ئەمانە پرسی نیشتیمانین و دەستور بە هەمان شێوە ئەبێ بە سازانی تەواوی هێزە سیاسیەکان با بڵێن لە پەرلەمان تێپەڕێندرێت.
بەرمەبنە ئەم سێ ڕێکەوتنە تا سازان لە نێوان هێزە سیاسیەکان نەکرێت نابێ هیچ هێزێکی سیاسی بیر لەوە بکاتەوە کە بیەوێ ئەم پرسە بە کەمینە و زۆری نەتێپەڕێنرێ ئەمە لەلایەک لایەشتر ئێمە واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستانی شەزانین کە پرسێکی وا ئەبێ ڕێکەوتنی لەسەر بکرێ ئەم ڕێکەوتنە ئەبێ تەواوی هێزەکان بیکەن ئەوانەی لە حکوومەتن و ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنن چونکە لە ڕاستیدا پرسێکی چارون و سازەوە و هێزانی کە بەشداری لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانەکەن ئەسنە ناوململانی هەڵبژاردن ئەبێت دڵنیا بن لەوەی کە یاسایەکە جۆرێک دادپەروەری دێنێتەکایەوە لە نوێنەرایەتی کردنی ناوچەکان وە کۆمیسیۆنێکە زەمینەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەڕەخسێنێ وە متمانەیان بەم کۆمیسیۆنە هەبێ بە شێوازێک لە شێوازەکان کە ئەم هەڵبژاردنەی داهاتوو کە ئەنجامی ئەدا هەڵبژاردنێکە ئەبێ کە دەنگی لایەنەکان و دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراوە بێت. باشە. کاک لوقمان بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی زۆرینە تا چەندە مافی هاوڵاتیان مافی پێگاتەکان واروەها دابشکردنی کورسیەکان لە تەواوی ناوچەکان دەخاتە ژێر مەترسیەوە. بەداخەوە خراپی ئەم یاسای هەڵبژاردنەوەی کردووە کە زۆرینەیەک دروست بێ کە لە ڕاستیدا ئەم زۆرینەیە زۆر واقعی نییە چونکە لە ئێستادا ئێمە ئەگە سیر بکەین لە پەرلەمانی کوردستان 5 هێزی سەرەکی داوای هەمواری یاسای هەڵبژاردنەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکگرتووی ئیسلامی، کۆمەڵی دادگەری، ونەوەی نوێ، بزوتنەوەی گۆڕان، پەرلەمانتارە سربەخۆکان. ئەگەر کۆی دەنجی بەدەست هاتووی ئەم 5 هێزە کۆ بکەیەوە 823,336 دەنجیان بەدەستێناوە. پارتی و پێکاتەکان بەیەکەوە کە ئەمانەی یەکەم بەرەی هەمواری ئەگەر ناو بنین بەرەی هەموار نوێنەرایەتی 53 کورسی پەرلەمانیەکە. بەڵام ئەو زۆرینەی کە باس ئەکرێت کە بێک دێ لە پارتی و پێکاتەکان 723,734 دەنجیان بەدەستێناوە کە بەرەی هەموار بە 88,604 دەنگ لە پێش ئەو زۆرینەیە کە پارتی باسی ئەکات. بۆیە ئەمە خۆی لە خۆیدا ئاماژەیەکە بۆی کە ئەو زۆرینەیەی کە باس ئەکرێ زۆرینەیەکی زۆر واقعی نییە لە ڕاستیدا سیستەمی هەڵبژاردن و قانونی هەڵبژاردن وای کە دێکە ئەم زۆرینەیە دروست بێ بۆ ئەوەی ئایا زۆرینە بەکارهێنان واقعی هەرێمی کوردستان پێمانەڵەیە کە بەکارهێنانی زۆرینەی پەرلەمانی زۆر دروست نییە. ئێمە گوێبیست بووین کە لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی فراکسیۆنی پارتی بە جۆرێک لە جۆرەکان هەڕەشەی بەکارهێنانی زۆری نەکرا. ئەگەر بگەڕینەوە بۆ ڕێک 4 ساڵ بەر لە ئەمڕۆ لە خولی ڕابردوو خولی 4 پەرلەمانی کوردستان کاتێک کە فراکسیۆنە جیاوازەکان ویستیان هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بکەن زۆرینەی پەرلەمانیش بوون بەڵام بینیمان پارتی پەنای بردە بەر داخستنی پەرلەمان و ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان. پاساوی بۆ ئەمە چی بوو؟ پاساوی بۆ ئەمە ئەوە بوو کە هێزە سیاسیەکان لە سازانی نیشتیمانی دەرچووینە. ئەم پرسە پرسێکە پرسێکی نیشتیمانیە سەرۆکایەتی هەرێم دامەزراوێکی نیشتیمانی ئەبێ بە سازانی هێزە سیاسیەکان بێ نەک بە کەمینە و زۆرینە. جا پرسیارەکە ئەوەیە ئەگەر بۆ 4 ساڵ بەر لە ئێستا ئەمە ڕاست بوو بێ کە پارتی خۆی پەنای بردە بەرکارێکی نایاسایی بەداخستنی پەرلەمانی کوردستان بە ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بەوەی کەوا لە یەک ریزی نیشتیمانی و سازانی نیشتیمانی دەرچووی ئەی چۆن ئێستا خۆی حەق بەخۆی ئەدا کە هەمان هەڕەشەی بەکارهێنانی زۆرینە بکە لەسەر پرسێک کە زۆر زۆر نیشتیمانی ترە پرسی هەڵبژاردن بەڵێ باش ئەگەر پارتی بێت بەکارهێنانی زۆرینە و دەستەواژەی زۆرینە شتێکی زۆر واقعی من نایبینم. باشە کاک لوقمان ئەگەر پارتی بێت ئەزمموی خولی 4 پەرلەمان دووبارە بکاتەوەکوی خۆشە پێشتر ئاماژەت پێدا ئەتوانین بڵین واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان بەکوێ دەگات هەروەها لە هەمان کاتدا کاردانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمە چییە بێت؟ من ئومێ دەخوازم کە هەرگیز ئەمە قسەیەک بوو بێت کە زیاتر بۆ ئیعلام بوو بێ
بیر لەوە نەکرێتەوە لە پەرلەمانی کوردستان زۆرینە بەکاربێنرێت چونکە یەکەم پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێگە بەوە نادا کە زۆرینە بەکاربێت چونکە بەپێی مادەی هەژدەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بانگەوازی کردن بۆ جەلسە لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەماندا تا سەرۆکی پەرلەمان بانگەوازی سازدانی جەلسە نەکا ناتوانرێت جەلسە بکرێت. ئەوە یەک ئەوەی تر ئیلا ئەبێ پەنا بباتە بە ڕێگایەکی نایاساییە ڕێگای نایاساییش تەبان ئێمە وەکو خۆشت ئاماژەت پێکرد هەمومان واقعی سیاسی جوگرافی هەرێمی کوردستانە زانین کە ئەمە لێکەوتەی خراپی لێ ئەکەوێتەوە کە ڕەنگە کەسمان تەمەنا بەمە نەخوازین بۆیە من تاکی دەکەمەوە ئومێدەوارم ئەمە قسەیەک بوو بێت زیاتر ئامانز لەوە نەبێت کە بیر لەوە بکرێتەوە زۆری نەپێک بێت چونکە ئەو کاتی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەچێتە قۆناغێکی تر کە ڕەنگە کەسمان ئاواتی بۆ نەخوازین و کەسشمان مەبەستمان نەبێ ئەمە بە دیاریکراویش لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە یەکریزی نیشتیمانی و پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان هێڵی سوورە بە نسبەتی ئێمەوە بۆیە هەر هێزێک دەست پێشخەری بکات لەوەی کە کارێک بکات بە ئامانجی زیاتر قوڵکردنەوەی ناکۆچی نێوڕیزەکانی کوردستان و زیانگەیاندن بەو ئامانج و دەستکەوتانەی کە بەرهەمی خوێنی هەزاران شەیدی گەلەکەمانە ئەبێ خۆشی بەرپرسیارەتی لێکەوتەکان بگرێتە ئەستۆ بۆیە لە ڕاستیدا ئەمە پرسێکە ئومێدەوارم کە هەرگیز زۆر نەدا. بەڵێ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی کەتی لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لەگەڵ ئێمە ئامادە بووی سوپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە.